بڕیاریکردنەوەی خاڵی سنووری سازان لە هەڵەبجە بایەخی خۆی هەیە. ناوچەکە دەکەوێتە خۆرەڵاتی پارێزگاکە و بایەخ و تایبەتمەندی گەورەی بۆ تەواوی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارێزگای هەڵەبجە هەیە. بە جۆرێک جوڵێک بە کەرتی ئابووری و بازرگانی ناوچەکە دەدات و دەبێتە ناوەندێکی گرنگ لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران. بەڕاستی هەڵەبجە گۆشەگیرە و خەڵکی هەڵەبجە ماندووە و هەڵەبجە بریندارە، پێویستی بەوەیە کە جوودەکان هەمەلایەنە بن، هەوڵی هیچ کەسێک بەکەم سیر نەکرێ، هەمووی باس بکرێ، هەمووی لە شوێنی خۆیدا دابنرێت. ئێمە ئەو دیراسەیەمان کردووە کە زۆر جارە چینە لای سەرمایه‌داران ئەڵێن ڕوو بکەنە هەڵەبجە پرۆژەی تێدا ئەنجامدەن، لەبەرەوەی هەڵەبجە جموجوڵی تێدا نییە، کەسێک نایە ڕوو بکاتە هەڵەبجەوە. بەڵام ئەمکردنەوەی ئەمە زەوا دەکات کە هەلێکی کاری زۆر باش لە ناوچەکەدا بەڕەخسێ و هەڵەبجە لە ڕووی ئابووریەوە ببوژێتەوە. ئەو کات پێویستمان بەوە نییە بە هیچ کەسێک بڵێن وەرە لە هەڵەبجەدا پرۆژە بکە، خۆی سەرمایه‌دار بە دوای ئەوەدا دەگەڕێت کە بێت لە هەڵەبجەدا پرۆژە بکە. بۆیە زۆر ئەو لێکۆڵینەوانی ئێمە، ئەو دیراسانەی ئێمە گەشتێتە ئەوەی کە سەرەکیترین خاڵ و هەنگاو لە ئێستادا بۆ جوڵانەوە و بژانەوەی هەڵەبجە کردنەوەی ئەم بەرزێ. کردنەوەی خاڵی سنووری سازان هەڵەبجە لە چەقبەستووی و نەبوونی کار و لاوازی کەرتی ئابووری و سستی بازار دەرباز دەکات. ئابووری ناسێک ڕای وایە بڕیاری نێودەوڵەتی بوونی خاڵی سنووری سازان دەبێتەوەی بژانەوەی ئابووری و ڕەخساندنی هەزارە نەلی کار لە سنوورەکەدا. پێویستە هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی پێویست بدەن تاکو حکوومەتی عێراق بە فەرمی بڕیاریکردنەوەی ڕادەگەیەنێت. هەڵەبجە ببێتە نقطەی بەیەکەوە بەستنی دوو دەوڵەتی گەورەی وەکو ئێران و عێراق و هەروەها لە هەمان کاتە ئەو پردەی کە هەڵەبجە دەبەستێتەوە بە دەربەنی خانەوە ئەبێتە هۆکارێک وەی کە هەڵەبجە خاڵی بەیەکبەستنی عێراق و ئێران بێت و عێراق هەرێمی کوردستان بە باشوور و ناوەڕاست و خواروی عێراقەوە بێت. ئەمانە هەموو چالاکیی گەورە جموجوڵێکی گەوری بازرگانی لە ناوچەکە دروست دەکات، بژانەوەیەکی زۆر باشی ئابووری ڕۆکاتە ناوچەکە ئەگەر ئەم کارە جێبەجێ بکرێت. بە پێی وتەی سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی هەڵەبجە ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری زۆرترین هەوڵی داوە بۆ کردنەوەی خاڵە سنووریەکە و زۆربەی لینکەکانە و دروستی کردوون و کۆبوونەوەکانی ڕێخستووە تا ئەو هەنگاوە لە بەرژەوەندی خەڵکی هەڵەبجە بنرێت. بەپێی زانیاریەکانی پەیام حکوومەتی عێراق لارینیە لەکردنەوەی خاڵی سنووری سازان و تەنها واژۆی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی ماوە. هاوکات پێویستە حکوومەتی هەرێمیش لای خۆیەوە ئەو ڕێکارانە جێبەجێ بکات کە حکوومەتی عێراق بۆ کردنەوەی خاڵی سنووری سازان دەیگرێتە بەر. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.